ئەم فیستیڤاڵە بۆ پاڵپشتیباری دارایی و گوزەرانی خراپی ئێسای خەڵک بیری لێکراوەتەوە کە بکرێت فیستیڤاڵێکە بۆ مەبەستی دەستکەوتنی هەموو پێویستیەکانی ڕۆژانی خەڵک لێرە بە نرخێکی زۆر هەرزانتەدۆی کە لە بازار هەیە. فیستیڤاڵەکە زیاد لە 100 کۆمپانیا بەشدارەتیایە و هەروەها زۆربەی سنتەر و ڕێکخراوە ژنانەکان بە ئیشی کاری دەست بەشدارن و گرنگیەکی زۆری راوە بە بوونی ژن لەناو ئەم پێشانگایە ژنانی دەزڕەنگین ژنانی کارکەر. هاوکات زۆربەی دەستگای چاپەمەنیەکان ناوەندی ڕاگەیان و پەخش لەگەڵ کتێبخانەکانی سلێمانی بەشدارن بە بەرهەمەتکان بە عنوانێکی زۆر ناونیشانێکی زۆری کتێب. پێشانگاکە لە یەکی ڕۆژی دووشەممە یەک بەوەی ساڵی نوێ ئەکرێتەوە ڕۆژانە لە سەعات 10 بەیانی بۆ 10 شەو دەست پێیەکە. بۆ ماوەی مانگێک لە سەرەتایە بەردەوامە بێ خۆی بەرنامە هەیە کە لە مانگ زیاتر بێ بەڵام سەیری ئەو استیقبالی خەڵکەکەین بۆی بزانین تا چەند خەڵک یەت بەدەم ئەم پێشانگای و ئەم فیستیڤاڵەوە. هاوکات لەگەڵ فرۆشتنە ئێمە چالاکی هونەریمانە بێ کۆنسێرتە بێت شوێنێکی تایبەت تۆڵێکی تایبەت ئامادەکراوە بۆ ئەوە.